خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لایەنە سیاسەکان و سەرکردە سیاسەکانی عێراق قەوڵەکانی خۆیان خستۆتەوە گەڕ بۆ دەستپێکردنەوەی دانیشتنەکانی پەرلەمانی عێراق بەمەستی کارکردنەوەی پەرلەمانی عێراقی ژوابرگارە شەممەی داهاتوو سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق سەردانی هەرێمی کوردستان بکات و لەگەڵ لایەنە سیاسەکان و بەرپرسانی هەرێم تاوتوێی ئەم پرسە بکات. هاوکات فراکسیۆنە کوردستانیەکان لە شاری سلێمانی کۆبوونەوە و ڕایانگەیان تا لایەنە سیاسیەکان بڕیار نەدەن ناگەڕێنەوە بۆ بەغداد. بە میوانداریەک لە بەڕێزان ڕەنگین عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆی سەرکی هەروەها لە ستۆدیۆکانمان لە سلێمانی دکتۆر تافگا ئەحمەد ئەندامی پەرلەمانی عێراق هەروەها لە شاری هەولێرشەوە قومەریە بەرزنجی ئەندامی سەکرتایەتی کۆمەڵی ئیسلامی تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. دووبارە سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەوی سوپاس بۆ میوانەکانم ڕەنگی خان بەخێر بێن سەرتاگەلا بەڕێستانەوە دەست پێکەن سەرنجی بەڕێستان لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆی فراکسیۆنە کوردستانیەکان لە شاری سلێمانی چییە؟ بەڵێ زۆر سوپاسانەکەم بەناوی خوای گەورە زۆر سوپاس بۆ جەنابتان. هەڵبەت کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکان ئەمڕۆ لە شاری سلێمانی دەرەنجامی ئەو بارودۆخە نەخوازراوە بوو کە لە پەرلەمانی عێراقی ڕوویە ئەو هێرشەی کە کرایە سەر شەرعیەت و دەستور لە ناو ئەنجومەنی نوێنەران و هەروەها پەلاماردانی چەند ئەندام پەرلەمانێک و هەروەها ئیهانەکردنیان بە چەندین شێوازی جۆرا و جۆر لە کاتێکی پێویستدا کۆبوونەوەیان کرد وەلەو ڕوئیا و بۆچوونی سەرجەم فراکسیۆنەکان خۆی دیار بوو و پێشتریش ئێمە کۆک بووین لەسەرەوەی کە لە دوای ڕووداوەکانەوە کۆک بووین لەسەرەوەی کە نابێ ئەم ڕووداوانە بەم شێوەیە تێپەڕێ بەڵام ئەمڕۆ لە کۆبوونەوەکەیان زیاتر پێداگیریان کرد لەسەر ئەوەی کە ئیدانەی ئەو پەلاماردانە بکرێ ئیدانەی فەڕزکردنی ئیرادەی لایەنێک بەسەر کۆی لایەنەکانی تری بەشداربووی پرۆسەی سیاسی لە عێراقا بکرێ و ئیدانەی پەلاماردانی دەنگی گەل بکرێ قوبەی پەرلەمان بکرێ. ئەمە ئەو خاڵانە بوون کە ئەوان هەمویان کۆک بوون لەسەری و سپاس بەخوا بەو نەتیجەیە دەرچوون کە وەکو کورد نەگەڕێنەوە بەغدا تا ئەو کاتەی مەشهەدی سیاسی یاخود کێشەکانی ناوماڵی شیعە لە بەغدا یەکلاییە بێتەوە چونکە بەڕاستی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ڕەگ و ڕیشی ئەم کێشانە زۆر بەوازحی دیارە ئەم کێشەیە کێشەی پەرتپەربوونی ماڵی شیعەیە وەک لەوەی زۆرتر پەیوەندی بەلایەنەکانی تر یاخود پێکاتەکانی تری پرۆسەی سیاسی و بەشداربوو لە عەمەلەی سیاسی عێراقیە هەبێت. بۆیە ئێمە پێمان باشە و دەرەنجامی کۆبوونەوەکە شەرەوەی دەرخستووە کە جارێ ئێمە چاوەڕێ بین و بەو ئاسانی نەگەڕێنەوە بەغدا تا ئەو کێشانە ڕوئیایەکی وازەح وەرەگرێ و تا ئەو کاتی لایەنی بەرپرسیار لە پشێویەکان داوای لێبوردنی خۆی دەکات لە پرسیارێکە لە پشێویەکان پێویستە مەسەلەن داوای لێبوردن لە پەرلەمانتاران کە لە ناویشتە پەرلەمانتارانی کورد و کە بەڕێزیشتانەیەکی بلۆ پەرلەمانتارانی هێرشان کراوەتە سەر.
لە دوو جۆر بەرپرسیارەتی هەیە بەرپرسیارەتی مباشر هەیە ڕاستەوخۆ هەیە ئەوانن کە پەلاماری بینای پەرلەمانی عێراقیاننا و لە نێویشە پەلاماری ئەندام پەرلەمانەکانیاننا و بەشداربووی ناڕاستەوخۆش هەیە یاخود مەسئولیەتی ناڕاستەوخۆ هەموو ئەوانن کە لە پشتی پەردەوە بەشداربوون لەو عملیەی کە کرا بە ناوی ڕەوتی سەدرەوە. کێن ئەوانەی لە پشتی پەردەوە بەشدار بوون؟ هەڵبەت من پێم وانە ڕەوتی سەدر ڕاستە سەدر بە بێپلانی و بەسەر لێ شێواوی بەناوبانگە لە مێژوویانەوە هەتا ئێستا ڕەوتی سەدر تا ئێستا خۆشی نازانێت چی ئەوێ تەنانەت لە کۆبوونەوەی لەو کاتی لە مەجلیسی حکوم لە تازە دروستبوونەوەی عێراقی تازەیە لە کۆبوونەوەیکی پۆل بریمەر لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکانی بەشداربووی عملی سیاسی لە عێراقا لە کۆبوونەوەی کا بریمەر نەسن ئەم پرسیارە ئاڕاستاکە ئەڵێ کێ لە ئێوە دەزانێت سەدر چی ئەوێ هیچ کام لە سەرۆک فراکسیۆنەکان وەڵامی ئەو پرسیاری پێ نییە لە ڕاستیا بریمەر خۆشی ئەوەڵامی پێنیە لە بەرۆی لە ڕاستیا سەدر خۆی نازانێت چیە کاتە پێ دوای دەبێت کێ سەدر یان عەبادی داوای لێبن لە پەرلەمانەکان بە دڵنیایەوە ڕەوتی سەدر دەبێت داوای لێبوردن لە پەرلەمانی عێراقی و لە نوێنەرەکانی سپاس دەکەم دواتر گەڕێم بۆ لای بەڕێستا ڕەنگی خان ئەگەر بچین بۆ سوودەکانمان لە سلێمانی دکتۆرە تاڤگەزۆ سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان سەبارەت ڕای بەڕێستان سەبارەت بە کۆبوونەوەی ئەمڕۆی فراکسیۆنە کوردستانیەکان کەمێک لەوە پێش لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕایانگەیان ناگەڕێنەوە بۆ بەغداد تاوەکو لایەنە سیاسیەکانی هەرێم کۆن نەبنەوە. طبعا سپاس بۆ بینێرانی کەناڵێکی پەیام ئێمە کە ئەگەر وەکو کورد بە حقیقەتان مشارەکەکردنی کورد لە ساڵی 2023 هەتا وەکو بەم لەحظەیەوانێ بە هەڵە چۆتە ناو پرۆسەی سیاسی عێراقەوانێ بێجگەلەوەی کە بە هەڵە چۆتە ناو پرۆسەکەوانێ کورد لە بەغدادا دەستورت هەیە ئەو دەستورەی کە ملتەزیمین پێوەی وابزانم باڵێن کا بەڕێزان سەرکردایەتی سیاسی کورد ئەم دەستوریان نووسیوەتەوانەیە کە چ لە بابلێن لە بەڕێز نەوشیروان مستەفاوە بێ لە بەڕێز دکتۆر فواد مەعسوومەوە بێ لە حتا بابلێن وشیار زێباری وابزانایەکی ترە لە کورد کە بەشدار بۆ لە نووسینەوەی دەستورە کەواتە کاتێک کە تۆ دەستورت هەبوو بابلێن کە مححکومی بە قەراراتی دەستور بە مادەکانی دەستور پێگەی کورد لە دەستورە چییە؟ ئەوەی کە ئێستا ئەیبینم لە مەشهدی سیاسی عێراقا بەڕاستی من ئیدانەی ئەو وەزعا ئەەکەم کەوا پەلەمانتار بیرێت یاخود لە پەلەمانتاران بیرێت بە هەر نوعی لە نەوەکان بەڵام با لە بیریشمان نەچێت ئەگەر تەجروبەی ئۆکرانیا سیرکەین پەرلەمانتارانیان خستە ناو تەنەکەی خۆڵەوانە لە رووسیا پەرلەمانتاران گەل خستی بە عەمودا هەڵیواسی لە ڕۆمانیا سەرۆکی حکوومەتەکەیان کاتێک کە پاش 40 ساڵ خزمەتی هێنایان هەر لە بەرچاوی شعبەکە ئەعدام کرا لە تورکیا دوێنێ شەڕ بۆ لە ناو پەرلەمانە کەواتە ئێمە نابێت دوای ئەوە بکەوین کەوا ئێمە بە حەقیقەتەن باڵێن کا بێن تەیارێک اعتیزار بۆ بێنێتوانێ ئێمە لێرەیە گەورەترین پێگە بۆ تەیاری سەدری دروزەکەین بەما کەواتە گەلی عێراق یعنی بریتی نییە لە هەموو پێکاتۆکان بریتی نییە لە سونە بریتی نییە لە شیعە بریتی نییە لە کورد ئەوەی کە بێوێ باڵێن شارع بجوڵێنێ یا عملی سیاسی لە عێراقا بگۆڕێ ئەم پێگەیە پێگەی سەدری پێ گەورە ئەبێت کەوا باڵێن کە هەموو مزاهرەکان یاخود هەموو پێگەی ئیسلاحیەکان یاخود هەمووی خراوەتە پار سەدر من بەنسبەتەوەی کە سەرۆکی دەستگای کۆمەلگای مەدەنیم لە بەغدادا بە حقیقەتەن ئەوانەی کە ئەیبینم یعنی بەدەهان ناشتینی مەدەنیی کۆمەلگای مەدەنی ئەبینم کە هیچ ئەسڵەن سونەن هیچ پەیوەندیەکیان بە تەیاری سەدریەوە نییە لە ناو ئەو مزاهرەیان کە هاتوونەتە ناو مەجلیسی نوابەوانێ بەڵام لە عینەن کاتیشا من ئیدانی ئەو وەزعاکەم کە نابێت بەڕاستی باڵدێنکە بە هیچ جۆرێک ئەو تەسەڕوفاتانە بەڵام باڵدێنکە لە دووەلی غەربیشە لە دووەلی شەرقیشە عفوان هەر بەم شێوازە شتەکان یەک لە دوای یەک کراوە یعنی ئەوە نییە کە تۆ باڵێن کە شتێک هەبێت لە کوردستانە تەنیا شاز بێ ئەوەی کە ڕوویاوە لە پەرلەمانە بە حقیقەتەن بەڵام من بە نسبەت هەرێمی کوردستانەوانەیە یاخود بە نسبەت ئەوانەی کە لە ئێستا لە بڵێن کە حیزبە سیاسیەکان خۆزگە حیزبە سیاسیەکان بۆ ناوخۆی هەرێمی کوردستان کۆبووبوونایەتەوانێت کە لە مای هەشتەوانەیە پەرلەمانت تۆ شەرعێتی نەماوە وەزیری دەرکراوە سەرۆکێکی حکوومەتێکی بێ شەرعێتت هەیە ئایا تۆ بۆ جارێم ناوماڵی خۆت ڕێک ناخەیتەوانێ اینجا بێت بۆ ناوماڵی دەرەوانێ لەگەڵ ناوماڵی دەرەوە من نازانم کورد داوای چی ئەکا لە بەغداد ئەگەر
بۆ ئەوەیە مادەی 140 بین لەگەڵ یانابین یاخود باڵێن کە بین سنوور لەگەڵ بەغداد لەگەڵ عێراق جیاکەینەوانە یاخود بین ڕفراندۆم بکەین بۆ دەوڵەتی کوردی یاخود باڵێن کە حەقی پێشمەرگە وەرەگرینەوانەیە یعنی کەواتە تۆ کێشەکان لە حاڵەتێکای کە عێراق کوردستان ناتوانێت تەنانەت ئێستا نە دەوڵەتی کوردی خۆی ڕابگەێنێ نە ڕفراندۆم چونکە لە ڕفراندۆمیشا پێویستێ بە بەغداد هەیە بۆ ئەوەی کەوا تەصدیقی بکات لەم زۆر باشە کەواتە سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەمڕۆ یعنی ئێوە لەگەڵ کاک عادل کە دوو پەرلەمانتاری مانگرتوو بوون پێشتر باستان لەوە کرد کە فراکسیۆنێک پێک دێنن ئایا ئێوە فراکسیۆنەکەتان پێک نەهێناوە بۆچیش ئێوە هیچ بەشدارێکتان پێکراوە لەو کۆبوونەوەی فراکسیۆنە کوردەکان ئایا ئەوانی اعتراف بێەوە دەکەن؟ بەڵێکە ئێمە بەڕاستی با بڵێن کە تا ئێستا ئەعلانی ئەو وەزعامان نەکردوکەوە فراکسیۆنێکی کوردی پێک بێنی لە بەغداد بەڵێکە بەڵام ئێمە هەڵگری چاکسازی بوون ئێمە پەیامی چاکسازی با بڵێن کە ئەمانەیە لە بەغاوە بگوێزرێتوانێ بۆ پەرلەمانی کوردستان بۆ وەزیرەکانی کوردستان بۆ سەرۆکی حکوومەتی کوردستان بۆ سەرۆکی یعنی کە من بە سەرۆکێکی شەرعی دانارێم سەرۆکی هەرێمی کوردستان بە حقیقەتەن نەک ئەوەی کە من فراکسیۆنێک پێک بێنم یا پێکی نێنم ئەوە هیچ گرنگیەک و بەهایەکی لە لای من نییە من با بڵێن کە نوێنێ ئەو کورسی من بریتە لە 100,000 دەنگ ئەم 100,000 مافی ئەو 100,000 دەنگە ئەپارێزم دواتر دەگەرم بۆ لای بەڕێز دەگەر بچین لای قومریە خان قومریە بەرزنجی لە شاری هەولێرەوە لەگەڵمانە قومری خان زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان دەمەوێت ڕای بەڕێزیشتان بزانین سەبارەت بە ئەو بڕیارێکی ئێستا فراکسیۆنە کوردستانیەکانیان دایان سەبارەت بەوەی کە بڕیاریان دە تاکو لایەنە سیاسیەکان کۆنە بنەوە و بڕیار نەدەن ئەوان ناگەڕێنەوە بۆ بەغداد. بەڵێ سوپاس بۆ ئێوەش بە ناوی خۆی گەورە و میهرەبان بەڕای من ئەو بڕیارەی کە ئەمڕۆ فراکسیۆنە کوردستانەکان دایان تا لایەنە سیاسیەکانی هەرێم کۆک نەبن لەسەر دانانی استراتیجیەک و بەرنمەیەکی گونجاو ناگەڕێنەوە بۆ بەغداد بڕیارێکی زۆر باش و پەسەندە چونکە کورد پێویستە نێوماڵی خۆی ڕێک خاتەوە و بتوانێت پەرلەمان و حکوومەتی خۆی کارا بکاتەوە بۆ ئەوەی بتوانێت لە هەرێم کە گەڕێتەوە بۆ بەغداد کارتێکی فشاری باشی بەدەستەوە بێت تۆ تا نێوماڵی خۆت ڕێک نەخەیتەوە و تا نەزانیت چ بەرنامە و استراتیجیەتێکت هەیە بەڕاستی هەڵەیەکی سیاسیە ئیمتیحارێکی سیاسیەکە بەبێ بەرنامە و بەبێ پلان و بەبێ استراتیجیەتێکی یەکگرتو بگەڕیتەوە بۆ بەغداد بەتایبەت دوای ئەم گۆڕانکاریانەی کە لە بەغداد ڕوویە لە پەرلەمانی بەغا ڕوویە ناکرێ کورد بەبێ حسابکردن بۆ ئەوەی وەکو میوان حسابیان بۆ کرد هەر ئەو هێرشانی کە کرا سەر پەرلەمانتاران زۆربەی پەرلەمانتارە کوردەکان بوون کە هێرشیان کرایە سەر و بە شێوەیەکی زۆر ناڕەوات و دووتیژیان بەرامبەر کرا بۆیە زۆر زۆر گرنگە کە لە ئێستادا لەو بارودۆخەدا کورد بە خۆیان بچێتەوە و هەڵوێست وەرگێ لەوەی کە لە بەغدا بەرامبەری کرا. بەڵێ ینی پێ وایە دەبێت چۆن بگەڕێتەوە بۆ بەغداد کورد هیچ کارتێکی فشاری لە بەردەستدایە بەوەی کە مامەڵی پێ بکات لەگەڵ بەغداد؟ ئێستا ئەوەی کە سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق دەیەوێت بێتە هەرێمی کوردستان نیشانەی ئەوەیە کە کورد پێگە و سەنگی خۆی هەیە لە بەغداد بەڵام گرنگە کە ئەو پێگە و سەنگەی خۆی بپارێزێت بتوانێت مامەڵە بەو کارتە فشاری خۆیەوە بکات ئەوەیە کە لە سەدا 90ی پەرلەمانی عێراق پێکاتەکەی کووردە ئەندە پەرلەمانتارەکانی کوردن و ئەتوانێت ڕێژەیەکی باش بێت کارتێکی فشار بێت لەوەی کە لە دروستکردن و پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقدا داوای شەراکەتی ڕاستەقینە بکات و ئیستحقاقی خۆی بە پێی دەستور پێ بدرێت واتە ڕازی نەبێت هەروە بە ئاسانی بەبێ ئەوەی هیچ ئامادەکاریە بکات جارێکتر بگەڕێتەوە بۆ بەغداد و ئەو ئیستحقاقە دەستوریانەی کورد کە تا ئێستا جێبەجێ نەکراون ئەبێ داوای بکات کورد و بێ بەڵام بە پلان و بەرنمەیەکی یەکگرتو و تۆکمەوە واتە ئەگەر کورد نەزانێت کە ئێستا سەنگی خۆی چێ لە عێراق و لە هەرێمی کوردستان چۆن بتوانێت
نێوماڵی خۆی یەک بخاتەوە تا یەک دەنگ و یەک ڕەنگ بێت زیاتر ئەتوانێت خزمەت بە دۆزی کورد بکات واتە هەموو بەرژەوەندیە حیزبی و حتا شخصیەکانە بێ بنرێتە لاوە ئەوێ بەرژەوەندی گشتی و بەرژەوەندی نەتەوەیی لە بەرچاو بگرێت و بتوانێت بە شێوەیەک بەرنامە و پلان داڕێژێت کە ئستحقاقاتی کورد بەدەست بێنێت لە بەغدا نەگەوەی جارێکی تر بچێتەوە بەغدا و سەری بەڵێ سەبار بۆی کە بەرز زۆر تاکید لە ڕێخستنەوەی ناوماڵی کوردی دەکەیانی چۆن ینی پێ وایە کورد زیاتر خەمی ناوخۆی بێ باشتر لەوەی کە کۆبوونەوە بکرێ بۆ ئەوەی کورد چۆن بەشدارە لە ئایندی عێراق؟ بەشداری کورد لە ئایندەی عێراقیش تا دیسانەوە دەگەڕێتەوە بۆ نێوماڵی خودی کورد واتە کورد تا نەتوانێت نێوماڵی خۆی یەک خاتەوە تا نەتوانێت هێزەکانی خۆی یەک خات لە نێو خۆدا ناتوانێت ئەو بەهاو ئەو سەنگەی هەبێت ئەو قورسایی هەبێت لە بەغا بۆیە من ئەو دوانە پێکەوە ئەبەسمەوە ئەگەر بمانەوێت بەرژەوەندی نەتەوەییەکان و بەرژەوەندیەکانی گەلی کورد بپارێزین پێویستە پێشەوەی بیل لەوە بکەینەوە کە بەغداد ڕێکخینەوە و حکوومەتی بەغداد کە پێشتری چەند جارێک کوردەوەی کردووە ئەو دەست پێشخەری کردووە کە منقیزی حکوومەتی بەغدا بووە بەڵام دواییش نەیتوانیوە سوود وەرگێ لەو ئێستحقاقی کە لە بەغا هەیە حتا کەمترین ئێستحقاقی خۆی لە دەستورا کە گەڕانەوەی مادەی 140 جێبەجەکردنی مادەی 140 و گەڕانەوەی ناوچە جێناکۆکەکانە بۆ سەر هەرێمی کوردستان نەیتوانێت جێبەجێ بکات حتا کەمترین مافەکانی خۆشی لەم ساڵانەی دواییە لە دەستدا کە بڕینی بوجەی هەرێمی کوردستان بوو لەلایەن بەغداوە ئەمە خۆی نیشانەی ئەوەیە کە بەغدا بە پێی قورسایی خۆی نەیتوانێت مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا بکات و ئەو وەفدانەش کە چوونەتە بەغداد لە هەرێمەوە زیاتر هەرچەند وەفدی حکومی بوون بەڵام زیاتر وەفدی حیزبی بووە و کەمتر شەراکەتی نیشتیمانی بە وەفدەکانی هەرێمی کوردستانەوە دیار بووە. باڵە سپاس دواتەگەرم بۆ لای بەرز ڕەنگی خان سەبار بۆی کە ئەم بڕیاری کە فراکسیۆنە کوردستانەکان داوێن بۆی کە ناگەڕێنەوە بەغداد تا لایەنە سیاسیەکان کۆنە بنەوە پێ دوایە ژینگەی سیاسی هەرێمی کوردستان ئەوەندە لەبارە کە لایەنە سیاسیەکان بتوانن لەسەر عێراق کۆ ببنەوە بەتایبەت کە ئێستا ئێمە کێشەی ناوخۆیمانەیە؟ بەڕاستی ئەو حیزبانی کە نوێنەرایەتی هەرێمی کوردستانەکەن لە بەغدا هەمان ئەو حیزبانن کە لێرە تەواجودیان هەیە. من پێم سەیرە بۆ حیزبەکان بتوانن لەسەر کێشەی بەغدا کۆ ببنەوە و دەرگای هەر پێنجیان واڵا بێت بەڵام لەسەر چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکان کێشە لەسەر ئەوە هەبێ کە لە بارەگای کام حیزب چایەک بخورێتەوە یعنی ئەمە بەڕاستی نازانم ناوی بنێم چی ئایا کەم تەرخەمی هەموو حیزبەکانە بەرامبەر بە کێشە ناوخۆیەکانمان یا ئایا خۆشویستنی کوردە لەسەر ئاستی بەغدا و لەسەر ئاستی دەرەوە ئەمە دوو هاوکێشەیە زۆر لە یەک جیاوازە لە کاتێکا کە ناوماڵی کوردی و نەبوونی کێشە و تەبایی و یەکڕیزی ئەساسە بۆ ئەوی ئێمە بتوانین نوێنەرایەتیەکی سەلیم و پتە بکەین لە بەغدایە و هۆکاری لاوازی کورد بە تایبەتی لەم دەورەیە من ئەمێ زۆر تەئکید لەوە بکەمەوە کورد لە دەورەی سێمە لەم دەورەی کە ئێستا ئێمەتیایان بە سەرجەم نوێنەرایەتیەکانەوە لە وەزارەت و لە ئەنجومەنی نوێنەرانە نوێنەرایەتێکی زۆر لاوازمان هەیە هۆکارەکە شەگەڕێتەوە بۆچی لە سەرەتای دروستبوونی کابینەکەی حەیدەر عەبادی ئێمە لە ژوورەوە حەیدەر عەبادی وەسیقەی وزاریەکەی ئەخوێندەوە ئێمە ئێشتا حیزبە کوردستانەکان لە گردی زەرگەتە کۆبوونەوەکان تاو نەکردبوو ئێمە لە کافتریاکە چاوەڕی ئاز بووین بچینە ژوورەوە یان نەچینە ژوورەوە و کاتێک بەڕاستی بە شەرمەزاری چوینە ژوورەوە لەو کاتە ئەوان خەریکی خوێندنەوەی کابینە وزاریەکە بوون واتە بە بێبوون و نەبوونی کورد ئەو کابینێ هەر دەڕۆیشتەوە هیچ حسابێک بۆ بوونی کورد ناکرا ئەمە ئەوە ڕوونکەمەوە لەبەرەوە دەبێ ناوماڵی کوردی لە سەرەتایە لەسەر ئاستی ناوخۆ یەک بخرێتەوە و دەرگای حیزبەکان لەسەر ئاستی ناوخۆ واڵا بێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆ دوجار ئێمە بتوانین نوێنەرایەتی خۆمان بەهێز بکەین دەمەوێت گەڕێگەم بین دوو تعلیق لەسەر قسەکانی خات و تافگە بەم باسی تەجروبەی دیموکراسی وڵاتانی دەرەوە و شەڕی پەرلەمانتاری وڵاتانی دەرەوە ڕێزی زۆرم بۆ قسەکەت خاتون ڕاستە لە وڵاتانی دەرەوە شەڕ لە پەرلەمانە ڕوئیا و هێرشەکرێتە سەریەک و ئەخرێنە ناو سەلەی زبڵە و احترامن و سوکایەتی تریشیان پێ ئەکرێ بەڵام شەڕەکەی ئەوان زۆر
زۆر بەجێیە لەبەرەوەی شەڕی هێزەکانی ئەوێ لەسەر بەرژەوەندی میلەتە بەڵام شەڕی ئێمە لە ناو پەرلەمان و لە دەرەوەی پەرلەمان لەسەر بەرژەوەندی تاکە کەسیەکانە لەسەر بەرژەوەندی حیزبەکانە لەسەر سەپاندنی دەسەڵاتە لەسەر ئەوەیە کە کێ خۆی بسەپێنێ و ڕئی کێ فەرز بکرێ بەسەر ڕئی کێیا کێ خۆی گەورەکە بەسەر ئەوەی ترا وەکی ئەوەی تر بچوو بکاتەوە نەک لەسەر بەرژەوەندی میلەت بێ ئەگەر بەرژەوەندی میلەت بواە ئادەی بۆ جەنابی ڕەوتی سەدر جەنابی ئالی سەدر لە 2003ەوە ئێوە 6 وەزیرتان هەیە ئەگەر زیاتر نەبێ ئێستا لەم دەورەیە 34 ئەندام پەرلەمانت هەیە بۆ شەڕی چاکسازی لە ناو پەرلەمانەوە ناکەی بۆ شەڕی چاکسازی لە ناو وەزارەتەوە ناکەی بۆ شەڕی چاکسازی لە هەیئەکانەوە ناکەی بۆ شەڕی چاکسازی لە مدیر عامەکان و هەتا خوارەوە تا ئاسی مۆزەفێکی ئاسایی بۆ ئەو شەڕە لەوێ ناکەی بۆ دێی بینای پەرلەمان کە ممتەلەکاتی شەعبە کە خاوەندارێتێکی ئەگەڕێتەوە بۆ شەعب کە ئێستا 69 ملیۆن دلار تێچوونی چاکردنەوەی تەنها بینەی ئەنجومەنی نوێنەرانە ئایا ئەمە چاکسازیە ئایا ئەمە دەربڕینی چاکسازیە و قسێکی تریش دەمەوێت بیکەم یعنی تێناگەم ئەوەی کە سەدر کردوێتی ئەگەر ئێمە دکتۆرە تافگە ئەفەرمێ ئەوە چاکسازیە داوای چاکسازیەکەن خۆ هەمان شێوە سەدر هات پەرلەمانی پەکخست خۆ هەمان شێوەش لە هەرێمی کوردستان کراوە کەواتەوەی هەرێمی کوردستانیش بۆ چاکسازیە یا ئەبێ ئێمە بە دیدێکی فراوان ئیدانی هەموو ئەوانە بکەین کە دەنگی شەعب و نوێنەرایەتی شەعب کەپەکەنەوە یا ئەبێ بە دەنگێک بە هەردووکیان بوترێ چاکسازی من ئیدانی هەردووکیانەکەم بە هەردووکیان ئەڵێم شکاندنی ئیرادی گەلە شکاندنی شکۆی گەلە شکاندنی پرۆسەی شەراکەتی ڕاستەقینەیە لە حکومەتە جاچ لە هەرێمی کوردستان بێ وەچ لە دەرەوە بێ دواترێگرم لای بەڕێزی سواس دەکەم تافگە خان ئەگەر بڵێن لای بەڕێز سەبارەت بە ینی پێگەی کوردەوەی کە ئەمڕۆ بڕیاریاندا پێگەی کوردەوەندە بەهێزە کە لایەنە سیاسەکانی عێراق ئێستا چاوەڕێی کوردن کە بگەڕێتەوە بۆی دانیشتەکانی پەرلەمانی عێراق دەست پێ بکاتەوە بەڵێ وەڵاهی بە پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوانێت طبعا من بە بیدایەتەن باڵدێن کات وتم ئەمەی کە کورد ئەیکا بەعکسەوانێ سەدری پێ گەورە ئەبێت ئەگەر تۆ بتەوێت داوای کورد گەورە دەبێت سەدر گەورە ئەکات سەدر گەورە ئەکات چونکە تۆ ئەوەی کە ئێستا شارعی عێراقی بە حقیقەتەن شارعی عێراقی بریتی دیە لەسەر یعنی تەنیا سەدر لەسەر ساحەی تەحریر بێ هات بێتە سەر ناو پەرلەمانەوانەیە لە بەسرە مزاهرەیە لە دیوانێ مزاهرەیە لە شموسەن لە حەچیش بنە محافظەکانی عێراقا هەمووی باڵێن هاتوونەتە دەرەوە داوای چاکسازی ئەکەن کەواتە ئێمە ئەگەر بێنین هەموو شعبی عێراقی باڵێن کا بخەینە لایەکەوانێ من حەقی وم نییە ئەمە شیعەیە ئەمە سونەیە ئەمە هەر کەسێکی ترە یعنی کەواتە پێگەیەکی زۆر گەورە ئەرێن بە سەدر من داواکاریەکەم لەوەیە کە ئەڵێم نابێت داوا لە سەدر بکرێتەوە ئاعتیزار بۆ کورد بێنێتەوە ئەوەی کە ڕێگەیە بەم وەزعە و خوڵقێنەری ئەم وەزعە بۆ حەیدەر عەبادیە حەیدەر عەبادی یعنی بەڕاستی باڵێن کە ئەمریاوە بە قواتی عەسکەریەکەی کەوا ڕێگە لە متەظاهرین نەگرن بێنە ناو قوبەی پەرلەمانە و لە کاتێکا ڕێکەوتی نێوان سەدر و عەبادی نەبووە تا بەڵێ ئەزانی یعنی من بەبەسەکەم لێرە ئەوەی کە پێگەی پەرلەمانیشکان حەیدەر عەبادیە چونکە لە کاتێکا پەرلەمان کۆمەڵێک لە کوردەکان کۆمەڵێ لە عەرب لە ژوورەوە گیریان خواردەوە حەیدەر عەبادی بە پێکەنینەوە بەناو خەزرا ئەسوڕێتەوانە یعنی بانێکە و دوو هەوا بەنسبەت حەیدەر عەبادیەوانە کە ئەگەر بە وێنەی سوورەکانی تەلەڤیزیۆن سەیری کەنتیایە و ئەمە یەک شتی تریش پێشەوە بڵێم سەلیم جبوری هاتنەکەی بۆ هەرێمی کوردستان تەنیا مەسلحەتی شخصی خۆی تیا هەیە کە ئەوێ بەدەنگی کورد جەلسەکەی باڵێن تەکمیلە بکە ئەیناکوا ئەو سەلیم جەبوریەی کە ئێمە بۆ نمونەیەک بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێنمەوانەیە کە ئێمە وەکو شتێک پێی وترا تەحسین معیشە هەموو دەورەی پەرلەمانیەکان وەریان گرتە دەورەی یەکەم و دووەم خۆ بە منیش و بەڕەنگی خانی شەوانەیە ئیمزامان کردکەوە ئەمەم تەحسین معیشە حسەکەی کورد 65 پەرلەمانتارە کوردەکە بیرێ بە پێشمەرگە ئەی بۆ سەلیم جبوری دیفاعی لە ئێمە نەکرد لەو کاتەیە بەڵکو زقدی وەستا و هەرجوابی چەندین عریزە و چەندین پێشنیار و چەندین داواکاری خۆشمان و هەموو پەرلەمانتارەکان کە ئیمزامان کرد سەلیم جبوری لە کوێ بوو جوابی نەیانەوانەیە تەنیا بەس بۆ ئەوەیە بۆی هاتنی بۆ سلێمانی قەناعەت بە کورد بکە بچێتەوە ناو ئەوێ جەلسەکەی خۆی بەرێ بەڕێوانیە ئەینە ئەوەی کە دوژمنی یعنی باڵێن کە نە سەلیم جبوری دڵسۆزی کووردا نە سەدر دڵسۆزی کووردا نە عەبادی بە خاڵێکی تر هەیە لە ناو جەلسەی پەرلەمانیە کە یەکەم جار کابینەکەی هێناکە حەیدەر عەبادی بە کوردی باڵێن ئەوە بوو مناقەشەکردن و مداولە هەبوو لە بینی کوردەکان و ئەوانە پێوتی ببن بە معارەزە
يعني پێوتین ببن بە معارەزە يعني بڕۆ بابدێنکە خۆت دەوڵەت بۆ خۆ دروستکە ببە بە معارەزە يعني کەواتە ئێمە ئێستا ئەوەی کە پێگەی کورد هەیە من تەمەنا ئەەکەم ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ ئەوە بێت کە بۆ ئەوەی شەرعەتی هەرێمی کوردستان چونکە تۆ کاتێک دەتوانی داوای مافی خۆ بکەیت لە ماڵی خۆتەوە دەست پێ بکەیت ئەگەر ماڵەکەی خۆ وێران بوو شەرعەتێ نەبوو ناتوانانی داوا لە خەڵکی تر بکەیت ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئەڕوێت کەسانی ئێمە یعنی من ئەمە لە چەند جارێ وتومەتەوە ئێمە ئەسڵەن سەرکردەی سیاسیمان نییە کامەیە سەرکردەی سیاسی یعنی کامەیە کێ خۆی بە سەرکردەی ئەم وڵاتە ئەزانیەکەوا بڵێ من ڕوئیەکی سیاسی واضحم هەیە بۆ هەرێمی کوردستان ئایا ئەبم بە دەوڵات ئایا لەگەڵ عێراقا ئەمێنمەوانەیە ئایا با بڵێنکە مەسیری کورد چی لێ لەمەیە کامەیە ئادەی یەک سەرکردە بێتە سەر شاشی تەلەڤیزۆن بڵێ من سەرکردەی ئەم کوردستان و مەسیری هەرێمی کوردستان لە دەستی منایە نەک لە دەستی با بڵێنکە دائیمەن ئەڵێ 5 حزب کۆ ئەبنەوانێ بۆچی کۆ ئەبیتەوانێ بۆ ئەوەی کە یەکەم جار تۆ ڕاستەکەی فەرمو من لەگەڵتان یەکەم کەسە بم لەگەڵتان بم ئێمە ناو ئەوانێتەوە بەمەرجێ شەرعیەت بۆ هەرێمی کوردستان بگەڕێنەرەوانێ بۆ سەرۆکی پەرلەمانەکە بگەڕێ با بەواز لە وەزیرەکان بێنین لە ئوسترالیا وابزانم لە ماوەی ساڵێکە 2 جار سەرۆکی وەزیران گۆڕا 3 جار سەرۆکی پەرلەمانەکەی گۆڕا مشکلەمان نییە بەڵام نەک بەو کۆدەتایی کە لە با بڵێنکە لە دێگەڵەوانە ئەوە قبول کەم بەڵام باڵێنکە بێم یەک ڕێزی بۆ تۆ دروستکەم لە دەرەوەی عێراق کە تۆ نازانی مەسیرەکەت چییە حقیقەتەن کورد ئێستا لە بەغدادا و دوای ئەوە هاتنەوەی کورد بە پەرلەمانتار نابێت سێ لە سەرچواری ئەنداما یعنی موظفینی ناو پەرلەمانی عێراق کوردە لە 5 وەزیری لە 5 عفو مستەشاری قانونی کە لە مستەشاری پەرلەمانیان دوانیان کوردە ئەی ئەوان بۆ ناگەڕێنەوانێ مدیر عامەکانتان هەمووی کوردە مدیری مەکتەبەکەی سەلیم جبوریت کوردە یعنی بێچکە لەوە لە ڕئیسی جمهوریەوە بیگرا لە وەزیرەکانتەوە دەوامەکە لەوێ یعنی کەواتە تۆ شتێک داوا ئەەکەی مستەحیلاتە یا ئەوەتە بەرز سەرە کۆمارەوانێ بە هەر هەموویەوانێ یەینەوانێ لێرە فەرمو شەرعێت بۆ هەرێمی کوردستان ئێمەژە بین بە ژێر خێمەیەکی ئێوە وەکو پەرلەمانتاران لە عێراقا یا ئەوەتە با بڵێنکە ئەم دوو سیناریە جیاوازە بۆ میلەت بەسە یعنی لێرە لەگەڵتا نابم لێرە ئەو ڕەنجێنم تۆ مدیر عامی هەرچی وەزارەتەکانی کەسەر بە بزوتنەوەی گۆڕان بۆ دەرێ کردووە چۆن نازانم تۆ دیزانەوە دانیشی توانی یەکڕێزی ماڵی کوردی بۆ ئەپارێزم زۆر باشە سەبار بووی کە پێگەی کورد ینی ئەوەی کە ئێستا ئەوان بڕیارەنداوە ئەوەندە پێگەی کورد بەهێزە کە چاوەڕێ بکەن کە کورد ئەوە یەکلا بکاتەوە دانیشتەکانی پەرلەمانی عێراقی دەست پێ دەکاتەوە خۆی پەرلەمانی عێراق بە حقیقەتەن ئێمە ئەگەر لە ڕووی یاساییەوە سێری بکەن من ئەم عملیەیە کە لە بەغدادا ڕوویاوە نەک لە یەکەم ڕۆژی پەرلەمان بوون مەوانەیە لە ناو بەغدادا بە حقیقەتەن چاوەڕوانی ئەم ڕۆژەم کردووە بۆچی من نازانم بابدێ ئایا من لە دائیرەیەک و مؤسساتێکی بە حقیقەتەن مەدەنیە ئیژەکەم کە نوێنەری خەڵک بم یا لە ئەسکەرتاریەوانە کە لە بینی هەمووی کۆنکرێتاتە هەمووی سیما هەمووی بابدێنکە ئەسکەریە بە 50 هەوێ ئەچیتە ژوورەوانە خەڵک ناحەقی نییە خەزرا وەزانە یعنی کە شوێنێکی قسوورە با خەڵک با بڵێن بە هێواشی بە ئەتیادی خەڵک بەهاتەوە بڕۆشتایە ئەیانزانی خەزرا بریتە لە چی با مەجلیسی نواب ئەتیادی بووایە با بڵێنکە خەڵک بەهاتەوە بڕۆشتە لەو هەموو پەرلەمانیەکانە خەڵکە چێتە ناو پەرلەمانەوانێ دانیشێ لە پەرلەمانە یعنی کەواتە ئەمەی کە ئێستا لە ناو کووردا ڕوئەیە بڵێنکە سیناریۆیەکە بەڵێەکە و سیناریۆکان بەردەوامن بەڵێ زۆر باش بەڵێ دواتە گەرم وڵای بەڕێز خومری خانگە بگرێن وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە پێشتر کۆمەڵی ئێوە مەسەلەن کۆمەڵی ئیسلامی داوای کردبوو کە لە بەیاننامەی داوای کردبوو کۆبوونەوە لایەنە سیاسەکانی کردبوو بۆەوەی کە خۆیان استراتیژیکی ڕوونیان هەبێ بەرامبەر بە بەغداد ئەی تا چەند زەرورە لە ئایندەیەکی نزیکدا لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان وەکو ئەمڕۆی ئەوەی کە لە کۆبوونەوەی فراکسیۆنە کوردستانەکان بڕیاری لێ دەکە پێشتر کۆمەڵی ئیسلامی پێشنیازی کردبوو یعنی شتێکی گرینگە بەوەی کە کورد یەک استراتیژیە بێ بۆ ماوەڵەکردن لەگەڵ بەغداد و ئەگەر بگەڕێتەوە یاخود بمێنێتەوە بەهێز بێت بەرامبەر بەغداد بەڵێ دیارە وەکو پێشتریش وتم وەکۆی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان لە بەیاننامەیەک داوای کرد و دوای ئەو ڕووداوانەی کە لە عێراق و پەرلەمانی بەغدا ڕوویاندا هەمومان باش دەزانین کە بە فەوزا چاکسازی ناکرێت ئەوەی کە لە هەرێم هەیە و ئەوەشی کە لە بەغدا هەیە فەوزایە ئەتوانین بڵین هیچ کامیان ئێرادەی چاکسازیان نییە و هەنگاوەکانیان بەرەو بەرژەوەندی گەل نییە بۆیە ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان داوای ئەکات لە ڕووی هەستی نەتەوایەتیوێتی لە ڕووی
هەست بە بەرپرسیارەتوێتی بەرامبەر بە میلەت و زۆر بە پێویستی ئەزانین کە حیزبە کوردستانیەکان بەهێزەوە بگەڕێنەوە بۆ بەغداد بە بەرنامە و پلان و استراتیژەوە بگەڕێنەوە بۆ بەغداد تا خۆشیان نێوماڵی خۆمان یەک نەخینەوە ڕێکی نەخین و نەتوانین هەیمەنە بگەڕێنینەوە بۆ دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان چۆن دەتوانین داوای گەڕانەوەی هەیمەنە بکەین بۆ پەرلەمانی عێراقیە ئەنجومەنی نوێنەران. بۆیە زۆر پێویستە چونکە هەر لە سەرەتای دروستبوونی حکوومەتەکەی حەیدەر عەبادیەوە وەکو ڕەنگینخان ئاماژەی پێدا ئەوە بوو دیارە زانیویانە تا ئەو کاتەش کوردیان ناسیوە کە بەپێی پێویستی خۆی بەپێی سەنگی خۆی بەپێی قورسایی خۆی مامەڵەی لەگەڵ ڕووداوەکانانە کردووە مامەڵەی لەسەر لەگەڵ مافە دەستوریەکانی کوردانە کردووە. بۆیە پێش ئەوەی وەڵام لە لیستی کوردستان یا حیزبە کوردستانیەکان و فراکسیۆنە کوردیەکان وەرگێتەوە لە ئەنجومەنی نوێنەران دەستی بە پێشکەشکردنی کابینەکەی خۆی کرد. هەر ئەمە سەرەتایەک بوو بۆ ئەوەی بە ئێمە بوترێت کە لەو حکوومەتە نوێدا کورد بە پێی ئیستیحقاقی خۆی حەقی پێنەدراوە و حەقی پێنادرێت. ئێستاش کاتی ئەوە هاتووە کاتێک کە ئەو فەوزایە ئەبیندرێت لە بەغداد کە بەڕاستی نازانی کێ ئێرادەی حەقیقی هەیە بۆ چاکسازی هەر ئەوە لایەنی سەدرە لایەنی دەوڵەتی یاسایە سوننەکانە هەر یەکە بەڕاستی بە شێوازێک بە شوێن بەرژەوەندیەکانی خۆیان نادەگەڕێن و نازانی لایەنی ڕاستەقینەی مزاکەرەکەیەک ئەبێ کورد مزاکەرە لەگەڵ کێ بکات کە دیارە لەوانەیە حەیدەر عیبادی یا دەوڵەتی یاسا بیەوێت دەوڵەتی زۆرینە یا حکوومەتی زۆرینە دروست بکات کە خۆی زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی هەیە بەڵام ئەمەشە گەڕێتەوە بۆ ئەوەی کە بەڕاستی بەو شێوازە ناتوانرێت عێراقێکی یەکپارچە یا دەوڵەتێکی بەهێز دروست بکرێت لە بەغداد. بۆیە لەم قۆناغەیە پێویستە دەوڵەتێکی شەراکەتی نیشتیمانی شەراکەتی واقعی دروست بکرێ و کوردیش پاش ئەوەی کە نێوماڵی خۆی ڕێک خستەوە و توانی هەیمەنە بگەڕێنێتەوە بۆ دەستگا شەرعیەکانی خۆی بۆ ئیرادەی گەل ئەتوانێت لە بەغداد کارتێکی فشاری بەهێزتری بەدەستەوە بێت و دیفاع لە مافەکانی خۆی بکات. زۆر باش سەبار بۆی کە ئەمڕۆ ئەوەی کە بینیت وێنەی ئەوەی کە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنە کوردستانیەکان لە شاری سلێمانی بۆ بەغداد تا چەند زەرورە ئێمە وێنەی سەرۆک فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانیش ببینین بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و ئاسایکردنەوەی دۆخێرێ. پێویستە پێشتری شەر ئاماژەمان پێدا کە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەبێ هەموو پێکەوە ئێرادەی چاکسازیان هەبێت و هەموو ئیستیحقاقی هەڵبژاردننی خۆیان پێ بدرێت و مشارەکەی ڕاستەقینەیان پێ بکرێت لە حکوومەت و پەرلەمانە مافی کەس پێشێل نەکرێت هیچ لایەنێک و هیچ حیزبێک نەیەوێت کە هەیمەنەی خۆی زاڵکە بەسەر حیزبەکانی ترە ئەوەی کە ئێستا خۆی قبوڵی نییە ئەوەی کە لە بەغداد دەگوزارێ ئەگەر سەیرێکی نێوماڵی خۆشمان بکەین بە شێوەیەک لە شێوەکان هەمان سیناریۆ لە هەرێمی کوردستانیش دووبارە بوویەوە ئەوە 6 مانگە دەستگا شەرعیەکانی هەرێمی کوردستان بە هەر ناوێکەوە بێت پەک خراوە و پەکخستنی دەستگای شەرعی هەرێمی کوردستان هەمان شێوەیە کە لە بەغداد هێرش کراوەتە سەر پەرلەمان بەڵام بە شێوازێکی تر وەزیرەکان نێراونەتە ماڵەوە لێرە لەولا حەیدەر عیبادی بە ناوی چاکسازی و دروستکردنی حکوومەتێکی تەکنۆقرات کۆمەڵێ وەزیری تری هێناوە کۆمەڵێک کاندیری تری هێناوە کە بیخاتە شوێنی وەزیرەکان. بۆیە ئێمە لەگەڵ ئەوەدانین کە دیفاع لە شەخص بکەین دیفاع لە حیزب بکەین ئەمانەوێت دیفاع لە بەرژەوەندی گشتی و دیفاع لە بەرژەوەندی میلەت بکەین و هەموو لایەکیش باش دەزانین کە بەرژەوەندی گشتی کاتێک پارێزراو دەبێت کە یاسا سەروەر بێت و بتوانین
شوێنی یاسادانان بەڕاستی کارا بکەین و چالا بکەینەوە هەر ئەوەی کە ئەمڕۆ ئێمە ئەمانەوێت لە پەرلەمانی عێراقا لە عێراقدا لە حکوومەتی عێراقدا شەراکەتی ڕاستەقینەمان پێ بکرێت هەر ئەو داوایەشە لە ناوخۆ و لە هەرێمی کوردستان لە حیزبەکان کە هەموو لەسەر ئەساسی تەوافقی ڕاستەقینە یا شەراکەتی ڕاستەقینە کۆک بن و سازش بکەن لەسەر ئەو داوانەی کە هەیەە واتە ناکرێت لایەنێک هەموو جومگەکانی حکوومەت پەک بخات لە بەربەرژەوەندی حیزبیەکان یا لە بەرژەوەندی کەسیەکە. بەڕێسپاس دەکەم دواتەگەرم وڵای ڕەنگی خاصە بەرد بە ئەوەی کە سەریم جبوری ڕۆژی شەمەی داهاتوو سەردانی هەرێمی کوردستان دەکە ئەوەی کە معلوماتان پێگەشت پێ ئامانجی سەردانەکەی سەریم جبوری تێکو دکتۆرە تابەوتی ئامانجی وەیە کە خۆی بمێنێتەوە یاخود ئامانجەکە چی؟ هەڵبەت دوولایەنەیە ئەتوان بڵم چەند لایەنەشە سەردانەکەی بەڕێ سەلیم جبوری بۆ هەرێمی کوردستان. ئەوەندەی من زانیاریم هەبێ سەرەتا چەند سەردانێکی شخصی ئەکا و دواتر چەند سەردانێکی سیاسیەکە. هەڵبەت ئەجەندای سەردانەکەی بە تەواوەتی نازانم بەڵام مەگەر تەحلیلێکی بۆ بکەین ئایا بۆ سەردانی ئەکا بە دڵنیاییەوە سەلیم جبوری دەیەوێت لەسەر کورسێکی خۆی بمێنێتەوە و دەیەوێت شەرعەتی خۆی بپارێزێ و بۆ پاراستنی ئەو شەرعەتەش پێویستی بە ئێمە هەیە پێویستی با لەبەری ئێمە 60 و ئەوەندە کورسین پێویستی بە نیساب هەیە بۆمانەوەی و پێویستی بۆ هەیە ئێمە لایەن گریان بکەین لەلایەکی تریشەوە سەلیم جبوری ئەتوانم بڵێم ئێستا تەمسیلی سونەکانە کاشان بەشانی ئەحمەد مساری و سونەکانیش ئێستا ئەهلەکەیان هەمویان ئاوارن لە هەرێمی کوردستانن. یعنی پەرلەمانتارە سونەکان هەمویان لێرن لە کوردستان؟ مەبەستم پەرلەمانتارەکان نییە مەبەستم ئەهلی سونە یعنی مکەونی سونە بە شێوەیەکی گشتی بەهۆی شەڕی داعشەوە ئاوارن لە هەرێمی کوردستان. بۆیە ئێمە ئەگەڕێمەوە سەر ئەو پرسیاری کە لەو دوو خاتونەی ترت کرد لە من نەکرد ئایا هەرێمی کوردستان چ کارتێکی فشاری هەیە بەکاری بێنێ بۆ گەڕانەوە بۆ بەغدا؟ ئێمە دوو کارتی زۆر گرنگمان هەیە بەکاری بێنین. کارتی یەکەمیان ئێمە لە شەڕی داعشە پێشمەرگەکانمان شان بەشانی سوپای عێراقی ئەجەنگێت بۆ پاراستنی خاکی عێراق و یەکپارچەی خاکی عێراق و ناوچە عەرەب نشینەکانیشان بەشای ناوچە کورد نشینەکان. ئەمە کارتێکی زۆر گەورە لە هەر دقەیەکە ئێمە پاشەکشە بە پێشمەرگە بکەین لە شەڕی دژی داعشە گەورەترین زەرەر لە سوپای عێراق و لە یەکپارچەی عێراق و لە داگیرنەکردنی عێراق ئەکەوێت. لە کارتی دووەمان ئێمە 2 ملیۆن ئاوارەی عەرەب لە باوەشی هەرێمی کوردستانایە. یعنی ئەگەر ئەمە کارتی فشار نەمێ ئەگەر هەرێمی کوردستان ژیان و خەدەمات و تەندروستی و سەلامەتی بۆم ئاوارە نەپارێزێ کێ بۆیان ئەپارێزێ؟ بۆ ئێمە هەمیشە کورد خۆی بە زەعیس و بە لاوازەزانێ؟ ئێمە ئەو هەموو خزمەتەی مکەوناتی عەرەبمان کردووە بە شیعە و بە سونەوە پارێزگاریان لێکەین کوڕی خۆمان کردووە بە قوربانی کچی ئەوان لە سنگەرەکانە کوڕەکانمان شەهید دەبن پێشمەرگەکانمان لە کاتێکا کە ئەوان موچەکانیشیان نایەنێ لە هەمان کاتە خۆشمان بە لاوازەزانین بەرامبەر بە عەرەب. بەڵێ بۆی کەوتت لە سەلیم جبوری سەردەم وەکو بزانین سەردانی سەرجەم لایەنە سیاسیەکان دەکات؟ بە دڵنیایی و پێویستی بەوە هەیە سەردانی سەرجەم لایەنە سیاسیەکان بکات. ئایا هەموو لایەنە سیاسیەکان قوبوڵیانە سەردانی بکە و ئایا سەردانێکی گشتگیرەکە یا سەردانی لایەن بەلایەنەکە ناتوانم من ئاگەم لە بەرنامەی سەلیم جبوری نییە بەڵام دڵنیام سەلیم جبوری کەسێکی هاوسەنگە کەسێکە ئەوەندەی سەرۆکایەتی پەرلەمانی کردبێ من ناڵێم ڕێگر نەبووە لە بەردەمی شتێکا کە کورد ویستی بێتی شتێک یا بڕیارێک بەڵام ئەتوانم شاهدی ئەوە بم کە لە پرۆسەی یاسادانانە لە پەرلەمانی عێراقیە سەلیم جبوری کەسێتیەکی سەرکەوتووە توانیوێتی باڵانسی هەموو هێزەکان ڕابگرێ توانیوێتی زۆر پشێوی قورس تێپەڕێنێ و حەقی خۆشێتی ئەگەر تەمەسک بە شەرعەتی خۆی بکا لەبەرەوەی تا ئێستا بەپێی تەوافقی لایەنە سیاسیەکان سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانە و حەیدەر عەبادیش سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە و ئەو دوو پۆستە تەحدیدەن بە ئیتفاقی سەرجەم لایەنەکان پێیان دراوە بۆیە ئیلا ئەبێ بە ئیتفاقی سەرجەم لایەنەکان بە کودەتانە بە سەپاندنی ڕای هیچ کەسێکنا بە پەلاماردان و بە کورسی شکاندنیش سەرۆکایەتی پەرلەمان ناگۆڕێ. ئێمە لەگەڵ ئەوەیانی تەمەسک با سەلیم جبوری خودی شخصی سەلیم جبوریەوە بکەین بەڵام ئێمە بیرمان نەچێت لە هەیئەی ڕئاسەیە نوێنەرێکی کوردی تایە بۆیە حەقی خۆیەتی دیفاع لە شەرعیەت و لە دەستور و لە تەوافقی سەرجەم لایەنەکان بکەین بۆ مانەوەی شەرعەتی دەستەی سەرۆکایەتی هەر کاتێ
کاتێک سەرجەم لایەنەکان کۆک بوون لەسەرەوەی ئەو دەستەی سەرۆکایەتی دەستەیەکی لاوازە و پێویستی بە گۆڕین هەیە بە مبەڕڕاتی شەرعی بە سەلماندن ئەو کاتە دڵنیا بە ئێمەی کورد پێشەنگە بین لە گۆڕینەکەیە بۆ بەرنامەی سەلیم جبوریش دڵنیام لەگەڵ سەرجەم لایەنەکانە کۆ دەبێتەوە لەبەرەوەی هیچ پرۆسەیەکی سیاسی تا ئێستا بێ کورتێ نەپەڕیوە و دڵنیاش بە لە داهاتوە تا ئەو کاتی کورد قەراری مانەوەی هەیە لە بەغدایە هیچ پرۆسەیەکی سیاسی و هیچ پرۆسەیەکی شەراکەت و هیچ پرۆسەیەکی گۆڕانکاریش لە عێراقا ناگوزرێت بۆیە سەلیم جبوری پێویستی بە ڕێی سەرجەم لایەنەکان هەیە. ئێستا پەرلەمانتارەکان بڕیارێنەوە تا حیزب سیاسیەکان بڕیارێنە ناگەڕێنەوە بەغدا. بۆچی وەزیرەکان ئێستا لە بەغدان سەرۆکی کۆمار لە بەغدایە وەکو تاوەخان وتی یەک لە سەرسەی فەرمانبەرانی پەرلەمانی عێراق کوردناوان لە بەغداد نێنی بەس پەرلەمانتاران گەڕاونەتەوە بۆوەرێ. ئێمە ئەو بڕیاری کشانەوەی کورد نییە دەبێت ئەو دووشتە تێکەڵ نەکەین یعنی ئێمە بڕیارمان نەیەوە کورد بکشێتەوە لە پرۆسی سیاسیە بەڵکو بڕیارمان ناوە پەرلەمان ئێمەی پەرلەمانتاران ئێمەی نوێنەرانی کورد لە پەرلەمان نەچینەوە دانیشتەکان تا ئەو کاتی ئەو کێشەی کە لێنەوە ماڵی شیع ئەو بەرۆکی عێراقیەکانی گرتووە یەکلای ئەبێتەوە بۆ زانیاری جەنابەت ئەوە لە کۆبوونەوەی ئەمڕۆیە بڕیار دراوە هیچ کام لە وەزیرەکانیشمان بەشداری دانیشتەکانی ئەنجومەنی وەزیران نەکەن و هەر لە دانیشتنی ئەمڕۆ و هەفتەی ڕابردووش هیچ کام لە وەزیرەکان ئامادە نەبوون و بۆ پۆستی سەرۆکۆماریش سەرۆکۆمار سەرۆکی کۆماری عێراق تەنها سەرۆکی کوردنی ڕاستە نوێنەری کووردە بەڵام تا ئێستا سەرۆک فراکسیۆنەکان وەکو فراکسیۆنەکانی بەشداربوو لە پەرلەمانی عێراق ئەو بڕیاریان ناوە واتە ئەمە قەراری کشانەوەی کوردیەکان یعنی ئەو زانیارە دقیق کە لە کۆبوونەوەی ئەمڕۆ بڕیارێنەوە بەشداری دانیشتەکانی داهاتووی ئەنجومەنی وەزیران نەکەن کۆبوونەوەی ئەمڕۆی سەرۆک فراکسیۆنەکان بڕگەیەکی ئەو بە کە داوا بکەن هیچ کام لە وەزیرەکانیش ئامادەی دانیشتنەکانی ئەنجومەنی وەزیران نەبن بەڵێ دڵنیام و دقیقەکەن وەزیرەکان ئەوەیان نازانم من ئێمە وەکو وەزیرەکەی خۆمان کاکفریار علمم هەیە نزیکەی مانگێک کە بێ بەشداری دانیشتەکانی نەکردو و ئیستیقالەشی تەقدیم کردووە بۆی کە لە وەزیری ڕۆشنبیری بڵێ ئێستا نەگەڕاوت لە کوردستان نەگەڕاوت لە کوردستان بێ یان لە شوێنەکەی نازانم دەرەوەی کوردستانیا لە کوردستانە بەڵام بەشداری دانیشتنی ئەنجومەنی وەزیرانی نەکردووە. بەڵێ سوپاس دەکەم تا بۆی خانەگەر بگرین و لابەرز سەبارەت بە پشۆکەی پەرلەمانی عێراق باز دەکەن کە ئێستا سەلیم جبوری هەوڵەکەی بەوە خستۆدەگەر کە بەر لە 15 مانگ کۆبوونەوەیکی پەرلەمان ڕێ بکەن بۆی کە پشووی پەرلەمان درێژ بکرێتەوە بەپێی پێرەوی ناوخۆ چەندی مانگۆ پشووی پەرلەمان دەست پێ دەکایە سەرکەوتوو دەبن بۆی کە بتوانن مەسەر پشووی پەرلەمان درێژ بکرێتەوە. خۆی بەپی یعنی بە سەراحەتەن بەپی نظامی داخلی بەپی دەستوری ئەتوانین کە ئێمە لە ساڵێکە مەسەن مای 5 و 6 ئەتوانێ بکرێت بە پشوو بەڵام وا بوو ئەوە لە تەنیا لە دەورەی یەکەمە لە دەورەی دووەمە ئەوە نەما لە بەرەوەی کە کاری پەرلەمانی باڵێن کە کۆمەڵی یاسا وەلو عێراق بریتە لە تقریبا زیاد لە 1300 قوانینی هەیە قانونەکان بۆکو قانون پێویستمان بە قانون نیە بەڵام پێویستمان بە تعدیلی قانونەکان هەیە کە لەگەڵ باروگوزەرانی ئەمڕۆی خەڵکە بگونجێت. ئەوەی کە سەلیم جبوری لێرە دوو هەدەفی هەیە هەدەفێکیانەوەیە کەوا تعتیلی یعنی دوو مانگەکە با بە پەرلەمان و هەدەفێکی تریشی هەیە با ئێمە ئەوە لاوە نەخەینەوانێت کەوا حکوومەتی عێراقی ئێستا با حکوومەتەکەی عەبادی لە کار کەوتووە چکە تۆ لە کاتێکە 6 بابدێنکە ئەو ڕۆژی 26 چوار بابدێن کە هات 4 وەزیرت تەبدیل پێکرد و 6 ئیقالە پێکرد و سیانت لەو لاوانە ئیستیقالی کردووە لە کۆی 22کە سیانزەت لە کاران نییە ناتوانێت یعنی نایاساییە ئەو پەرلەمان ئەو عفو ئەو وەزیرانی کەوا سوێنی یاساییان لە بەردەمی پەرلەمانە نەخواردووە بچن لە وەزارەتە دەوام بکەن ئەمە یعنی نابێت شتیوانە بۆ لە یعنی ئەمە پێشێلی یاسایی ئەکرێ لەلایەکەوە و ئەوانەشی کەوا ئیقالە کراون خۆ هێشتا بەدیلەکانیان نەکراوە بەوەی کە بچێت دەست بەکار بێت کەواتە هەدەفەکەی ئەوەیە کە ئێستا حکوومەتی عێراقی مەجلیسی وزەرا یعنی حکوومەتەکە لە کار کەوتووە بێجگەلەوەی کە پەرلەمانیش لە کار کەوتووە یعنی بە هەموو ڕێچکەکان ئەوە ئەبێنێتوانێت شەرعێ دەبێ بگەڕێتەوە بۆ پەرلەمانی عێراق بەڵام ئەوەی کە لێرەیە بە سەراحەت بابێن کە ئەوەی کە ئێستا سەلیم جبوری مەخۆ هاوڕام لەگەڵ قسەکانی ڕەنگی خانە هەدەفەکەی ئەوەی خۆیە یعنی بە حەقەتەن ئەوێ بمێنێتوانێ بەڵام بمانەوەکەی من تێناگەم با بڵێن کە بۆچی ئەبێ ئیلا بە شەخصەوە متەمەسیک بین ئێمە بۆ ئەبێ با بڵێن کە بڵێن وەڵا بەس سەلیم جبوری توانیوەتی شەرعت بەعکسەوانە ئەوەنەی سەلیم جبوری کە هەر قانونێک هەر یاسایە کە لە ناو پەرلەمانی عێراق هەبوو بێتوانێ
یاڵا باڵدێن کابێ کوتە لە سیاسیەکان بڕۆن لە دەرگای کوتە لە سیاسیەکان بن نمونەیەکی بەسیط باڵدێ قانونی ئەحزاب کە من بە حکمی ئەوەی کە سەرۆکی دەنگزگای کۆمەڵگای مەدەنی بووم کولی کەڕەتێکا چوومە لای دکتۆرە تافگا بڕۆ لەگەڵ کوتە لە سیاسیەکانە کۆ بەرەوە دکتۆرە تافگە لەگەڵ ئەمانەیە کۆ بنەوە ڕای کوتە لە سیاسیەکان وەرگرە بەڵام اینی مانگتوان باشترین بەرامبەر بە کوردەوەی کە پێش کۆمەڵە خەڵک کاندید کرا بۆ سەرۆکی پارلەمان ئەوان ڕێیان خراپتر نیە بەرامبەر بە کورد عفو پرسیارەکە ئەگە دووبارە بە مانگتوان بەڕێز دەڵێ سەملی جبوری ینی مەسەلەن وەکو پێویست نەیتوانیوە کارەکانی پێ بەڵام لە ناو مانگتوان ئایا مانگتوان ڕێیان خراپتر نیە بەرامبەر بە مافەکانی کورد ئەوانەی کە مەسەل ئەحمەد جبوری و کۆمەڵە خەڵکی ترکە ناویانە بخۆیان کاندید کرد بووە گەر مانگتوان سەر بکەون بەڵێ ئەسڵن ئەو کابینەی کە دکتۆر سەلیم جبوری اتفاقی کرد لەگەڵ حەیدەر عەبادیە ئەگە سەیریکەین باڵدێنکە کابینەکە خۆ کوتە لە سیاسیەکان لەگەڵ ڕازی نەبوون خۆیان یەکدوو ناویان هێنا بوو کە ناوەکان کورد بوون خراپ بۆ کابینەکەوانێ ویستی فەرزی کا بەسەر کوردە کە ئەو ڕۆژە کورد خۆی هاتە دەرەوانێ لە ڕۆژی شەمەیە تقریبا 29 مانگ بووە بزانم ئەمە هاتە دەرەوانێ 28 مانگ بوو کە کورد لەوەیە خۆی هاتە دەرەوە لە عملیاتەکە چونکە تێگەی کە سەلیم جبوری العفو باڵدێن کە سەلیم جبوری ویستی فێڵەکە بکات یعنی حکوومەتەکە باڵدێت ها بەڵێ زۆر باشە کاتمان کەمە زۆر بە کورتی ئێستا لەگەڵەوەی کە پەرلەمان پەکی کەوتووە بەرەی مانگتوانیش لە پەرلەمان کۆتایی پێهاتەوە بوون بەوە پۆزیسیۆن بە کورتی سوپاسەکە واللهی پرسیارەکە جوان هین نەبوو لەلام بەڵێ سەبارەت بۆی کە لەگەڵ پەخستنی پەرلەمان ئایا بەرەی مانگتوانیش کۆتاییاتوە بە کورتی بێ سوپاس دەکەین نەخێر باڵدێن تا من بەنسبە دەوانەیە کە بڵێن پەرلەمان پەکی کەوتووە ڕاستە بەڵام باڵدێن کە ئەمەلی دیموکراسی ئەمەلی سیاسی باڵدێن کە ئەگەر بێتەوە سەر ڕێچکەی خۆی زۆر ئاساییە و ئەم تەجروبانە لە هەموو وڵاتانە ڕوویەوە بەڵێ سوپاس خۆمیری خانگەر بگرین و لای بەڕێزت پێشتر باست لەوە کە دەگەر کورد بەبێ بەرنامە بگەڕێتەوە بۆ بەغداد خۆکوژی سیاسیانی دەبێت کورد چ بەرنامەیەکی بێ بۆی کە مامەڵە بکات و استراتیکی ڕوونیە بێت بۆ گەڕانەوە بۆ بەغداد بەڵێ پێویستە کورد بۆ استراتیژیەوە بگەڕێتەوە کە شەراکەی ڕاستەقینەی پێ بکرێت لە بەغداد و بتوانێت ئیستیحقاقەکانی خۆی لە دەستورە بەدەست بێنێتەوە و بەڕاستی ئەوەی کە ئەو مامەڵەی کە ئێستا لەگەڵ کووردا کراوە بە پێی قورسایی و پێگەی خۆی نەبووە بۆیە زۆر گرنگە لەم قۆناغەیە کورد زەختی خۆی و فشاری خۆی زیاتر بکات بۆ ئەوەی ئەو مافە دەستوری و یاساییانەی کە لی زەوت کراوە و تا ئێستاش بۆی نەگەڕێنراوەتەوە دوایی لە 2003ەوە کە حکوومەتی یەک لە دوای یەک لە بەغداد هەبووە نەیتوانیوە بۆ نمونە 2003 تا 2005 سێ حکوومەتمان هەبووە لە عێراق لە 2006 حکوومەت لە ژێردەستی نوری مالیکی کە 40 پۆستی وەزاری هەبوو ئیستیحقاقی کورد بە پێی پێگەی خۆی نەبووە لە 2010 بۆ 2011 بە هەمان شێوە کورد نەیتوانیوە ئیستیحقاقی خۆی لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و لە کابینە وەزاریەکانە بەدەست بێنێت لەگەڵ ئەوەشە کورد هەر هاتووە هەوڵی داوە کە نێوماڵی عێراقی ڕێک بخاتەوە و بۆ بە بەشێک لە چارەسەری کێشەکانی بەغداد بەبێ ئەوەی بتوانێت بگات بە مافی خۆی کە کەمترین مافی سپاس دەکەین خۆمەریە خان کاتماتەوە ڕەنگی خان زۆر بە کورتی لەماوەی خولەک سپار بۆی کە بەڕێز وتت تێچووی زیانەکانی پەرلەمانی عێراق چەندە؟ 69 ملیۆن دۆلار. ئەی ئێستا دەستکراوە بە چاکردنەوەی کورسیەکان و هۆڵەکانی پەرلەمان؟ تعلیقت چ بوو لە سەروێنەکەی عەبادی لەناو پەرلەمانەوەی کە سەدانی پەرلەمانی کردبوو؟ ئەزانی هەر لە سەرەتای پەلاماردانەکەەوە بەسەر چاو لە سەرەتای پەلاماردانەکە و بە ڕێگەپێدانی عەبادی بۆ دەستەی پاراستنی پەرلەمانی عێراق کە ڕێگە بە خۆپشاندەران بێن بدابێنە ژوورۆ پەلاماری پەرلەمان بن و بەهۆی ئەوەی کە پەرلەمانتاران عەفوەنمانگرتووان بیزات بۆ بینای پەرلەمان ئاهاتن ئەمە تەواطؤ و ئیتفاقێکی ژێربەژێری تەواوی سەدر و عەبادی دیار بوو. زۆر سپاس هەریک لە بەڕێزان ڕەنگین عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لە سودی سەرکەوە دکتۆرە تافگا ئەحمەد ئەندامی پەرلەمانی عێراق لە سودی سلێمانەوە قومریە بەرزنجی ئەندامی سەکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە شاری هەولێر سوپاس بۆ هاوکاران و سوپاسی بۆ بینێرانی بەڕێز خواتان لەگەڵ.